سڵاوی نەرانی خۆشەویستی بەرنامەی لا پەڕی حەوت لا بەرنمەیەکی دیکە و بە چەندین تەوەری دیکە بەڕێ هاوکارانم بووینەوە میوانی ماڵەکانتان. بەرپرسانی پاکستان دەڵێن کە لانیکەم 135 کەس لە هێرشی تاڵبانی پاکستان بۆ سەر قوتابخانەیەک لە پیشاوەر لە باکووری ڕۆژئاوای ئەو وڵاتە کوژراون. ئەو بەرپرسانە دەڵێن کە زۆربەی کوژراوەکان منداڵانی قوتابی ئەو قوتابخانەیە بوون. هەواڵەکان باز لەوە دەکەن کە 114 کەسی لەو هێرشەدا بریندار بوون. بەرپرسانی ئەو وڵاتی پاکستان باز لەوە دەکەن 5 یان 6 هێرشبەر کاری باسی هێزانامنێتیەکانی پاکستانیان لەبەر کردووە هاتوونەتە ناو قوتابخانەکە و دواتر دەنگی تەقە و تەقینەوە بیستراوە. ئەو هێرشبەرانە بادەستی هێزە ئەمنیەکانی پاکستان کوژراون یان ئەوەی کە خۆیان تەقاندۆتەوە. ئەو منداڵانەی کە توانیویانە لە قوتابخانەکە هەڵبێن دەڵێن کە هێرشبەرەکان هاتوونەتە ناو قوتابخانەکە و دەستیان کردووە بە تەقەکردن. هێزە ئەمنیەکان شوێنەکەیان گەماڕۆداوە و دەڵێن کە قوتابخانەکەیان لە دەست هێرشبەرەکان دەرهێناوە و خەریکن قوتابخانەکە لەو تەقینەوە پاک دەکەنەوە و کا لەلایەن هێرشبەرانەوە لەو شوێنە دانرابوون. بەڕێزان راپۆرتێک ببینن دێمەوەلاتان. بەرپرسانی پاکستانی دەڵێن لانیکەم 135 کەس لە هێرشی تاڵبانی پاکستان بۆ سەر قوتابخانەیەک لە پیشاوەر لە باکووری ڕۆژاوای ئەو وڵاتە کوژراون. ئەو بەرپرسانە دەڵێن کە زۆربەی کوژراوەکان منداڵانی قوتابی و قوتابخانەیە بوون. هەواڵەکان باز لەوە دەکەن کە 114 کەسیش لەو هێرشەدا بریندار بوون. بەرپرسانی وڵاتی پاکستان باز لەوە دەکەن 5 یان 6 هێرشبەر کە لیباسی هێزە ئەمنیەتیەکانی پاکستانیان لەبەر کردووە هاتوونەتە ناو قوتابخانەکە و دواتر دەنگی تەقە و تەقینەوە بیستراوە. ئەو هێرشبەرانە بەدەستی هێزە ئەمنیەکانی پاکستان کوژراون یا ئەوەی کە خۆیان تەقاندوەتەوە. ئەو منداڵانەی کە توانیویانە لە قوتابخانەکە هەڵبێن دەڵێن کە هێرشبەرەکان هاتوونەتە ناو قوتابخانەکە و دەستیان کردووە بە تەقەکردن. هێزە ئەمنیەکان شوێنەکەیان گەمارۆداوە و دەڵێن کە قوتابخانەکەیان لە دەست هێرشبەرەکان دەرهێناوە و خەریکن قوتابخانەکە لەو تەقینەوانە پاک دەکەنەوە کە لەلایەن هێرشبەرانەوە لەو شوێنە دانرابوون. ئەو قوتابخانەیە لەلایەن ئەرتەشی پاکستانەوە ئیدارە دەکرا. بەرپرسانی باڵای زۆربەی وڵاتەکان لەوانە ئەمریکا، هێند، ئەفغانستان و چەندین وڵاتی تر و هەروەها بەرپرسانی باڵای وڵاتی پاکستان ئەو هێرشیان ئیدانە کردووە. بەپێی هەواڵی هەواڵنێریەکان زۆربەی کوژراوەکان منداڵانی تەمەنی ژێر 15 ساڵن و هۆکاری مردنی زۆربەیان تەقینەوەی خۆکوژێک بووە. زۆربەی ناوەندە فەرمیەکان باسی ئەوە دەکەن لە کاتی هێرشەکەدا نزیکەی 500 قوتابی لەو قوتابخانەیەدا بوون. وتەبێژێکی تاڵبان لە وتوێژێکدا وتوێتی ئەم هێرشە لە تۆڵەی هێرشەکانی ئەرتەشی پاکستان دژی هێزەکانی تاڵبان ئەنجام درراوە. لە هێرشەکانی ئەم دواییانەی ئەرتەشی پاکستان دژ بە هێزەکانی تاڵبان لە وەزیرستانی باکوور و ناوچەی خەیبەر پختونخوا سەدان ئەندامی تاڵبان کوژراون. بەپێی لێکدانەوەی زۆربەی لێکۆڵەران کوژرانی زیاتر لە 120 کەس کە زۆربیان قوتابی بوون ئەتوانێت ببێتە هۆی یەکگرتووی زۆرتری کۆمەلگای پاکستان بۆ شەڕدژی تاڵبان بەتایبەت کە ئەم هێرشە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەییەوە ئیدانەکراوە. خۆشەویستان ئەگەر لەوە گەڕین کە تاڵبان وەکو دیاردەیەکی قێزەوەن بە یارمەتی چ لایەنێک یان لایەنگەلێک دروست بووە و بەم شێوەیە بووە سەر ئێشە بۆ چەندین وڵات و مەینەتی بۆ خەڵکی ناوچەکە دەبێ ئاماژە بۆ بکەین کە کۆمەلگای پاکستان هەر لە دوای سربەخۆبوون و جیابوونەوەی لە هێند تاکو ئەم ساتەنەی توانیوە بەسەر کێشە ناوخۆیەکان ئەزاڵ بێت و ڕەنگی سەقامگیری بەخۆوە بگرێت. لە ماوەی زیاتر لە 60 ساڵ دوای سربەخۆبوونی ئەو وڵاتە چەندین کودەتا کراوە و ژنەراڵەکانی ئەرتەش حکومیان گرتوۆتە دەست کە لە نێوانیاندا کەسی ئیسلامی زۆر توندڕەویش هەڵکەوتووە کە زیاولحەق نمونەی هەرە گرنگی ئەو پرسەیە. کەسێک کە سیاسەتەکانی تاکو ئێستاش و دوای چەندین دەیە هەر کاریگەریە نێریەکانی لەسەر کۆمەلگای توندەڕاوی پاکستان ماوەتەوە ناکۆکی نێوانچی ئەو سونە کە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی لە ئێران و پەیڕەوکردنی سیاسەتی هەناردەکردنی شۆڕش لەلایەن ئەو حکوومەتەوە زیاتر لە داران پرەیسەندووە. خۆی یەکێک لەو گرفتانەیە کە ڕادیکالیسمی ئیسلامی لە پاکستانی گەیاندۆتە ئاستێکی مەترسیدار. جگە لەوەش پاڵپشتی لە تاڵبانی ئەفغانستان لەلایەن دەستگای هەواڵگری پاکستانەوە دەرەنجامەکە ئێستا داوێنی خودی ئەو وڵاتی گرتوێتەوە. ئەوەش لە کاتێکدایە کە ناکۆکی و ناتەبابوونی ناوخۆیی لە نێوان هێزە سیاسیەکانی پاکستان بووە بە هۆکارێک بۆ ناتەوانی لە سەرکوتی تاڵبانی پاکستان و تا ئەو ڕەوتەش درێژەی هەبێت پێناچێت هێزی سەربازی
ئەو وڵاتە بتوانێت بە یەکجارەی ڕیشەی تاالبان لە بنەوە هەڵکەنێت. نابڕێکەوە دێمە وڵاتان. بەوەشەوە سەبارەت بە خودی ئەم کارەساتە تێروریستیە بێگومان ڕووناکە ئەوە هەڵەیەکی کوشندەی تاالبانەکانە کە دیارە دەرەنجامی فکریەتی ئەحساسیە و دەتوانێت ببێتە هۆی یەکگرتووی ناوخۆیی لە پاکستان و تەنانەت دشکردەوەی نەرێنی و ڕق و قینی خەڵک لەو گروپە تونڕەوە. واتە ئەگەر هێزە سیاسیەکانی پاکستان خاوەن ئیرادەی نەتەوەی بن لەم کاتەدا دەتوانن ئەو کارەساتە بکەن بە هەوێنی یەکگرتن و یەکدەنگی هەموو کۆمەڵگای پاکستان و بەستێن بۆ سەرکوتی تاالبان ئامادە بکەن. ئەگەرچی بە باوەڕی زۆرێک لە کارناسان توندڕەوی ئاینی بەشێکە لە فەرهەنگی ئێستای خەڵکی پاکستان و هەر ئەوەش بۆتە هۆی بەهێزبوونی دەسەڵاتی تاالبانەکان لە باکووری وڵاتدا و تا ڕووناکبیران و هێزە سیاسیەکان بۆ چاکسازی ئەو نەریتە هەنگاو نەنێن بەم زوانە کۆمەڵگای پاکستان سەقامگیری بەخۆیەوە نابینێت. دچینە ئێران و لە یەکەم کاردانەوە بە قسەکانی حوتی ڕابردووی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران سەبارەت بە گەندەڵی محەممەد عەلی جەعفەری فەرماندەی سوپا دەڵێت سەبارەت بەو بابەتە پرسیاریان لە سەرۆکۆمار کردو و ئەو لە وەڵامدا وتوێتی مەبەستی من سپاس نەبووە. حوتی ڕابردوو ڕۆحانی سەرۆکۆماری ئێران لە کۆبوونەوەی تایبەت بە گەندەڵی لە ئێراندا کە لە کەڵەکەکردنی هێز و دەسەڵاتی بە هۆکاری گەندەڵی ناو لێبرد دەڵێت ئەگەر زانیاریەکان چەک پارە ڕۆژنامە هەواڵنێری و هەموو دیاردەکانی دیکەی دەسەڵات لە یەک شوێن کۆبکەینەوە و بەدەستی ئەبوزەر و سلمانیشەوە بێت ئەوە گەندەڵ دەبن. راپۆرتێک لەم بارەیەوە. لە یەکەم کاردانەوە با قسەکانی حوتی ڕابردووی حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە گەندەڵی محەممەد عەلی جەعفەری فەرماندەی سوپا دەڵێت سەبارەت بەو بابەتە پرسیاریان لە سەرۆکۆمار کردووە و ئەو لە وەڵامدا وتوویەتی مەبەستی من سوپا نەبووە. حوتی ڕابردوو ڕۆحانی سەرۆکۆماری ئیسلامی ئێران لە کۆبوونەوەی تایبەت بە گەندەڵی لە ئێراندا کەڵەکەکردنی هێز و دەسەڵاتی بە هۆکاری گەندەڵی ناو لێبردوو دەڵێت ئەگەر زانیاریەکان چاک پارە ڕۆژنامە هەواڵنێر و هەموو دیاردەکانی دیکەی دەسەڵات لە یەک شوێن کۆ ببنەوە بەدەستی ئەبوزەر و سەلمانیشەوە بێت ئەوە گەندەڵ دەبن. یەکەم لێکدانەوەکان لە قسەکانی ڕۆحانی لە ناو خەڵک و لێکۆڵەراندا ئەوە بووە کە مەبەستی سوپای پاسداران و چالاکی ئابوووریەکانی ئەو ڕێکخراوەیە. بەڵام فەرماندەی سوپای پاسداران ڕۆژی سێشەمە 25 سەرماوەز لە کۆبوونەوەی فەرماندەهانی قەرارگای سازەندگی خاتەمولئەنبیا لە وەڵامی هەواڵنێرێکدا وتی ئێمە بەدوای ئەو قسانەدا ڕۆیشتین بەڵام بەو جۆرەی کە لە سەرۆکۆمار پرسیار کراوە وتویانە کە مەبەستیان سوپای پاسداران نەبوو مەبەستی لەو قسانە ئامۆژگاری و لێکدانەوەیەکی گشتی بووە. سەرلەشکەر جەعفەری پەیوەندی نێوان سوپای پاسداران و دەوڵەتی بە زۆر باش و بە باوەڕپێبوونی دوولایەنە باس کرد و وتی دوژمنانی نظام و ئینقلاب بەتایبەت زدی ئینقلاب لە دەرەوەی وڵات ناتوانن ئەم پەیوەندیە کە لە سەردەمی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقەوە دەستی پێکردووە لەناو ببن. جەعفەری هەروەها لە درێژەدا دەڵێت ڕۆحانی سەبارەت بە چالاکی ئابوووریەکانی سوپای پاسداران ناڕوونی هەبووە کە بە لێکدانەوەی چالاکیەکان بۆ ڕۆحانی و لە ناوبردنی ناڕوونیەکان بەشداری سوپای پاسداران لەو بەشانەدا بە پێویست دانرا. بە وتەی جەعفەری قەرارگاهی سازەندگی سوپا لە پرۆژەگەلی زۆر گەورەدا لەگەڵ دەوڵەت گرێبەست دەبەستێت و بە عینوانی ڕێکخراوەیەکی گەورەی پەیمانکاری زۆرێک لە کۆمپانیا شەخصیەکان بەکاردەهێنێت. سوپای پاسداران دەڵێت کە ڕکابەری بەشی خصوصی نییە و بەو هۆیەوە بەرزبوونەوەی ئاستی توانایەکانیەوە و ئەتوانێت پرۆژەگەلێک بەدەستەوە بگرێت کە لایەنەکانی دیکە یا سەرمایەی پێویستیان نیە یا نایان هەوێ بەشداری ئەو پرۆژانە بن. بەڵام ڕخنەگەران دەڵێن بوونی سوپای پاسداران لە زۆربەی ڕێکخراوەکان و ئیمکاناتی زۆری هۆکاری کەمتر بەشداریکردنی بەشی خصوصین لە پرۆژە گەورە ئابوووریەکانی ئێران. سەبارەت بە وتەکانی فەرماندەی سوپای پاسداران دەتوانین ئاماژە بە دوو خاڵی بەرچاو بکەین. یەکەم ئەوەی کە ڕوونا چی دیکە سوپای پاسداران تەنانەت لە کۆنتڕۆلی خودی خامنەی هاتوۆتە دەرەوە تا ئەو جێگایە کە یەکێک لە بەرپرسانی دەوڵەتی ڕۆحانی دەڵێت کاتێک لای ڕێبەری کۆماری ئیسلامی سەبارەت بە دشکردەوەکانی فەرماندەکانی سوپا دژی دەوڵەتی ڕۆحانی گلەیمان کرد خامنەی بە پەرۆشەوە وڵامیدایەوە کەچی دیکە زۆرێک لە فەرماندەکانی سوپا گوێ بۆ من شل ناکەن و وەڵامی منیش نادەنەوە. ئەو وتەیە ڕاستە و دیارە کە ساڵها زاڵ بوون بەسەر
هەموو ناوەندەکانی بەرهەمهێنەری دەسەڵات و داهات لەلایەن سوپا وای کردووە کە مافیایەکی گەورەی سەربازی ئابووری دروست ببێت کە بە هیچ شێوە ئامادە نییە واز لە بەرژەوەندەکانی خۆی بێنێت تەنانەت ئەگەر پێویست بکات بە ڕۆڕووی خامنەیش دەبنەوە. بەواتایەکی دیکە سوپا کە دوای مردنی خومێنی و بەدەستی خامنەی هاتە ناو بازنەی ئابووری ئێران و بڕیار وا بوو کە پاڵپشتی خامنەی بێت، ئێستا هێدی بۆ خۆی بۆ بەخاوەن بڕیار و زۆر جار بەرژەوەندەکانی خۆی جیاواز لەگەڵ بەرژەوەندەکانی خامنەی دەبینێتەوە و ئەوەش بۆ خۆی بۆ بە گرفتێکی دەرونی قوڵ لە ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامی دێمەوڵاتان. لە خاڵی دووهەم وتەکانی ڕۆحانی دیسانەوە سەلمێنەری ئەو ڕاستیە کە سەرۆکۆمار لە حکوومەت ئیسلامی خاوەنە هیچ هێز و دەسەڵاتێک نییە و تەنیا بۆ جێبەجێکردنی خواستەکانی ڕێبەرە و بەس. هەڵبەت لە بنێوانە دیارە چی دیکە خامنەی تەنیا پیاوی دەسەڵاتداری ئەو حکوومەتە نییە و ناوەندەکانی دەسەڵات و بڕیاردان زیاتر لە یەک کەسن و سەیریش ئەوەیە بەرژەوەندەکانیان یەک ناگرێت. بۆی ڕۆحانی لەلایەک هەوڵ دەدات لە ڕێگای قسەی لەو شێوە کە بە جۆرێک بوونی هەڕەشەی لێوە دێت تا ڕادەیەک سپان ناچار بە پاشەخشە بکات و لەلایەکی دیکەوە هەر لە ئێستاوە دەهێوێت بە تۆمەتبارکردنی لایەنەکانی دیکە پاساو بۆ سیاسەتەکانی خۆی لە ئاسناخۆ بێنێت و پابەند نەبوونی بە بەڵێنەکانی سەردەمی هەڵبژاردن بخاتە ئاستۆی خەڵکی دیکە. سیاسەتێک کە سەرۆکۆمارانی پێشتریش بەکاریان دەهێنا بۆ ئەوەی کە خەڵکی فریو بدەن. بەڵام ڕوونە ڕۆحانی وەکو یەکێک لە باوەڕمەندانی سەرێکی نظامی ئیسلامی پێش سەرۆکۆماریشی لەو ڕاستی ئاگادار بوو، بەڵام تەنیا ئامانجی لەوەی کە هاتە مەیدانی هەڵبژاردن دیسانەوە خەڵەتاندنی خەڵک و جێبەجێکردنی پیلانەکانی خامنەی بوو، بەڵام وا دیارە هێزی ڕوو لە زیاد بووی سپا خەریکە ڕێگا لەوێژ ناخۆش دەکات. هەواڵێکی دیکە و بانکی ناوەندی ئینگلیز هۆشداریدا کە دابەزیری نرخی نەوت ڕەنگە ببێتە هۆی زیاتر گەورەبوونی گرژە جیۆسیاسیەکان و دواکەوتنی کۆمپانیەکانی گاز و نەوتی بەردەین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دانەوەی قەرزەکان و پێشبینیەکانی هەڵاوسان لە ناوچەی یۆرۆ دەشڵەژێت. لە میانەی خەمڵاندنەوە نیوە ساڵەکە کە بۆ مەترسیداری جیهانیەکان پێشبینی کرابوو، بانکی ئینگلیز ڕایگەیاند نیگەرانیەکانی بازار لە بەردەوامی سستی گەشتەکردن و مەترسیە سیاسیەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیادی کردووە. راپۆرتێک لەمبارەیە ببینن. بانکی ناوەندی ئینگلیز هۆشداریدا کە دابەزینی نرخی نەوت ڕەنگە ببێتە هۆی زیاتر گەورەبوونی گرژیە جیۆسیاسیەکان و دواکەوتنی کۆمپانیەکانی گاز و نەوتی بەردین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دانەوەی قەرزەکان و پێشبینیەکانی هەڵاوسان لە ناوچەی یۆرۆ دەشڵەژێنێت. لە میانەی خەمڵاندنە نیو ساڵانەکەیدا بۆ مەترسیە داراییە جیهانیەکان بانکی ئینگلیز ڕایگەیاند نیگەرانیەکانی بازار لە بەردەوامی سستی گەشەکردن و مەترسیە سیاسیەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوودا زیادی کردووە. بە گوێرەی راپۆرتێکی بانکەکە دابەزینی نرخی نەوت بە نزیکەی 40% لە مانگی ڕابردوودا بە شتێکی باش دادەنرێت، بەڵام ئەگەر ئەم نرخەدا شکاوانە بەردەوام بن ڕەنگە چەندین مەترسی جیۆسیاسی دیاریکرا و گەورە بکەن. لەلایەن خۆیەوە بانکی ناوەندی رووسیا ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە هەوڵێکدا بۆ وەستانی داڕمانی بەهای ڕوبڵ بەهۆی دابەزینی نرخی نەوت و ئەو سزا خۆراواییانەی بەهۆی قەیرانی ئۆکراینەوە بەسەر مۆسکۆدا سەپێنراون نرخی سوودی بۆ 70% بەرز کردەوە. ئەمەش پاش ئەوە دێت کە بەهای ڕوبڵ لە بەرامبەر دۆلار و یۆرۆدا بە شێوەیەکی بێوێنە لە مێژوودا دابەزی. بە گوێرەی بانکی ناوەندی ئینگلیز دابەزینی نرخی نەوت ڕەنگە ببێتە هۆی دابەزینی پێشبینیەکانی گەشەکردن لە ناوچەی یۆرۆ کە پێشوازی لە نیوەی هەناردەکراوەکانی بریتانیا دەکات و کێشەی قەرزەکان گەورەتر دەکات. بانکەکە ئاماژەی بەوەش داوەکە دواکەوتنی کۆمپانیەکانی نەوت و گاز لە دانەوەی قەرز ڕەنگە کەمی سیۆلەی لە ناو بازاڕەکاندا لێ بکەوێتەوە و پێویستە لەسەر بانک و کۆمپانیەکان هەست بە ئەگەری فشارەکانی سەر سیۆلەی بازار بکەن. بەڵە خۆشەویستان دابەزێنی نرخی نەوت تا ڕادەیەکی دروست و لەسەر بنەمای ڕێژەی خواست و ڕووکردنی کاڵا تەنانەت دەتوانێت ببێتە هۆی گەشەی بازاری جیهانی. بەڵام ڕوونە دابەزینی زیادە لە حەدی نرخی نەوت و گاز کاریگەری نەرێنی قوڵی هەم لەسەر وڵاتانی هەناردەکەری نەوتدا تا ڕادەیەک هەم لەسەر
ئەو کۆمپانیا گەورانەی کە لە پیشەسازی نەوت و گاز کار دەکەن هەیە. ڕەنگە لەم نێوانەدا وڵاتێک وەکو عەرەبستان و قەتەر و کوێیت تووشی قەیرانێک نەبن، بەڵام ڕوونە وڵاتانێک وەکو ئێران و عێراق و لە درێژماوەشدا تەنانەت نێجریە و ڤێنزوێلا ڕەنگە تووشی قەیران ببنەوە. ئەوەش لە کاتێکدایە کە هەندێک لەم وڵاتانە لەگەڵ قەیرانی ناوخۆیی بەڕۆن کە شەڕی ناوخۆیی بەشێکە لەم گرفتانە. لەلایەکی دیکەوە تێکچوونی باری ئابووری رووسیا دەتوانێت کاریگەری نەرێنی هەبێت لەسەر هەرێمەکە و تەنانەت خودی ئۆروپایشی پێوە گرفتار بکات. لەم نێوانەدا دابەزینی زۆری قازانجی کۆمپانیا گەورەکان دەتوانێت ببێتە هۆی ناتەوانی ئەوان لە دانەوەی قەرزەکانیان کە بۆ خۆی کێشەی نەقدینەگی لە بازاڕە جیهانیەکان دروست دەکات کە ئەوەش کێشەیەکی بەرچاو ساز دەکات. بۆیە ئەگەرچی لە یەکەم ڕوانی پێدەچێت دابەزینی نرخی نەوت و گاز بە قازانجی وڵاتانی بەکارهێنەری ئەم کاڵایە، بەڵام ئەگەر لە 40% دابەزین زیاتر بێت ئەوە دەتوانێت خودی لایەنی کڕیاریش بخاتە ژێر کاریگەری خراپی خۆیەوە. دێمەوەلاتان. لەلایەکی دیکەوە ئۆپێکیش ئامادە نەبوو ڕێژەی بەرهەمهێنانی خۆی کەم بکاتەوە و ئەوە لە عێراق و سووریا داعش بە بەلاش نەوت دەفرۆشێت. سیر لەوەدایە کە لە وەرزی زستاندا ئەو دابەزینە ئەزمون دەکرێت کە کەموێنەیە و ئەگەر بەو شێوە درێژەی هەبێت یان دەبێت وڵاتانی بەرهەمهێنەری نەوت بڕیارێکی دیکە بدەن یان دەبێت چاوەڕوانی قەیرانێکی یەک لە بازاڕە جیهانیەکان بین. هەواڵێکی دیکە و بەپێی تازەترین لێکۆڵینەوە کە لەلایەن ناوەندی تۆژینەوەی جیهانی بۆ لێکۆڵینەوە لە توندڕەوی و توندتیژی سیاسی ئامادەکراوە. زیاتر لە 80% قوربانیانی دەستی ڕێکخراوە جیهادیەکان بریتین لە موسڵمان. ناوەندەکە ساڵی 2008 لە بریتانیادا مەزراوە بۆ لێکۆڵینەوە لەسەر دەرکەوتنی گروپە ئیسلامیەکان و ئیسلامی سیاسی بە هەموو شێوەکانیەوە. راپۆرتێک لەم بارەیەوە. بەپێی تازەترین لێکۆڵینەوە کە لەلایەن ناوەندی توێژینەوەی جیهانی بۆ لێکۆڵینەوە لە توندڕەوی و توندتیژی سیاسی ئامادەکراوە، زیاتر لە 80 لەسەر قۆربانیانی دەستی ڕێکخراوە جیهادیەکان بریتین لە موسڵمانان. لە چاوپێکەوتنێکی تایبەتدا کە ڕۆژنامەی لۆمۆندی فەڕەنسی لەگەڵی ئەنجامی داوە، پیتر نیومان سەرۆکی ئەو ناوەندەی توێژینەوەیە کە بارەگاکەی لە بریتانیایە تشی خستۆتە سەر دوا لێکۆڵینەوەیان لەسەر قوربانی دەستی گروپە ئیسلامیە تۆندڕەوەکان و چالاکیەکانیان. ناوەندەکە ساڵی 2008 لە بریتانیا دامەزراوە بۆ لێکۆڵینەوە لەسەر دەرکەوتنی گروپە ئیسلامیەکان و ئیسلامی سیاسی بە هەموو شێوەکانیەوە. ناوبراو بۆ ڕۆژنامەی لۆمۆند ئاماژەی بەوە کردووەکە زۆربەی قوربانیەکانی دەستی گروپە ئیسلامیە تۆندڕەوەکان موسڵمانن. ئەوەش پێچەوانەی بۆچوونی زۆربەی ئەو کەسانن کە لەو باوەڕەدان زۆربەی قوربانیەکانی دەستی گروپە تیرۆریستیەکان هاوڵاتیانی خۆر ئاوان. بەهۆی ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لە میدیاکانەوە بە فراوانی بڵاو دەکرێنەوە، بۆ نمونە هەرێک لە هێروی گۆرداڵ کە لە مانگی سپتامبری ئەمساڵە و ستیڤان سۆتلۆف ئامریکایی لە گرتەی ڤیدیۆی دەرکەوتن کە لەلایەن ئیسلامیەکانەوە سەربڕان. لە لێکۆڵینەوەکەدا هاتووە تاکی دەکەینەوە کە 80% قۆربانیانی دەستی ئیسلامیەکان خودی موسڵمانن. ئەوە شۆکاری لاوازی ڕاستەقینە و سەرلێشێواوی ئەو گروپە ئیسلامیانە پیشان دەدات کە پرۆپاگەندەی ئەوە دەکەن لە پێناو ئیسلامدا دەجەنگن. بەپێی ڕۆژنامەی لۆمۆند لێکۆڵینەوەکەی ئەو ناوەندە لە بایەخی ئەو گرتە ڤیدیۆیانەی کەم کردووەتەوە کە لەلایەن جیهادیەکانەوە بڵاو دەکرێنەوە. هاوکات ئاماژەی بەوەش کردووەکە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کاریگەری ئەو تۆیان نەبووە لەسەر پەیوەندیکردنی گەنجان بە گروپە جیهادیەکانەوە لە سووریا. هەر بۆیە ئەو بۆچوونە دوورە لە ڕاستیەوە. بەڵکو هۆکاری سەرەکی دروستبوونی تۆندڕەوی ئیسلامی لەو دیدارانەوە سەرچاوە دەگرێت کە لە مزگەوتەکاندا بەڕێوە دەچن لەلایەن ئیسلامیەکانەوە. ئاماژەی بەوەش کردووەکە ژمارەی قوربانیانی دەستی گروپە ئیسلامیە تۆندڕەوەکان لە مانگی نۆڤەمبری ئەمساڵ 5042 کەس کوژراون لە جیهاندا لە ئەنجامی 664 هێرشی جۆرا و جۆرەوە لە 14 وڵات، ئەوانیش بریتین لە عێراق، نایجێریا، ئەفغانستان، سووریا، یەمەن، سۆماڵ، پاکستان، فیلیپین، کینیا، هندوستان، نایجێر، کامێرون، میسر و لیبی. لێکۆڵینەوەکە عێراقی لە پلە یەکەم داناوە لە ڕووی ژمارەی قوربانیانەوە. بەو پێش لە 233 پەلاماری تێروریستدا 1771 کەس کوژراون، پاشانیش نایجێریا 786 قوربانی و ئەفغانستان 782 قوربانی.
زۆرینەیشیان هاوڵاتیانی مەدەنین. لە عێراقدا 815 قوربانیان دەستی ترۆر مەدەنین، لە بەرامبەریشدا 562 یان سەربازن و لە لێوانیشیاندا 292 جیهادی کوژراون. پیتر نیومان بۆ ڕۆژنامەی لۆمۆن ئاماژەی بۆش کردووە ئەو نەسەقامگیریە بەهۆی بەهاری عەرەبیەوە هاتە ئاراوە، ڕێگەی خۆش کرد بۆ هاتنە ناوەی جیهادیەکان بۆ وڵاتانی بەهاری عەرەبی، بە باڵگەیش ئەوەمان ڕوون کردووەتەوە. بەڵێ بێگومان ڕادیکالیسمی ئیسلامی دیاردەیەکی ئاڵۆزە کە دەیان هۆکار و فاکتەر لە دروستبوون و گەشەکردنی ڕۆڵیان هەیە. لەوانە دواکەوتووی ئابووری، زانستی فەرهەنگی و سیاسی وڵاتانی ئیسلامی و بەتایبەت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. سیاسەتی حکوومەتانی ناوچەکە و پەنابردن بۆ گروپا تۆنڕەوەکان بۆ گەیشتن بە بەرژەوەندیە تاکلایەنەکەی خۆیان و دەیان هۆکاری مێژووی و کۆمەڵایەتی دیکە کە باسێکی زۆر هەڵدەگرێت، بەڵام بە هەر شێوە ناتەبایی لە نێوان دروشم و کردەوەی ئەو گروپانە بۆ خۆی سەلمەنێری ئەم ڕاستیەیە کە ئەو گروپانە خەمی ئایدۆلۆژیەکان بە تەنیا نییە و ئایدۆلۆژی و ئاین تەنیا کەرەستەیەکە بۆ گەیشتن بە ئامانجەکانیان و پاساودانی کردەوەکانیان. ئەوەش لە کاتێکدایە کە هەندێک کارناسی ئەو بە بوارە لەو باوەڕەدان کە بەرتەسکبوونی بازنەی چالاکی و تاوانی ئەو گروپانە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەهۆی ئەوەی کە ڕۆژئاوا لە ترسی و هەڕەشە و ئەو گروپانە تا ڕادەیەکی زۆر دوور بکرێتەوە و ناوچەکە بەتەنیا لەگەڵ ئەو دیاردەیە بەڕوو ببێتەوە. واتە باشترین حاڵەت بۆ جیهانی ئازاد ئەوەیە کە تێرۆریستان هەر لە وڵاتانی خۆیان دەست بدەنە چالاکی و جنایەت و تاوانی ئازار و ئێشەکێشی بە هەر بۆ خەڵکیان ناوچەکە بێت. لەم نێوانەدا بەپێی ئەوەی کە لێکۆڵینەوەکان نیشان دەدەن مزگەوتەکان سەرەکیترین سەرچاوەی دابینکردنی هێزی ئینسانی بۆ تێرۆریستان ڕوونا، وڵاتانی هەرێمەکە بە ئەنقەز چاودێری خۆیان لەسەر ئەو ناوەندە هەستیارە کەم کردوێتەوە و لەو بوارەدا کەمتر خەمن. واتە ئەوە بەرژەوەندی هەرێمی خودی وڵاتانی ئیسلامی هەرێمەکەیە کە بووە بەهۆی گەشەکردنی ئاگری شەڕی ئاینی و ڕادیکالیسمی ئیسلامی. لە کاتێکدا ئەگەر بەرپرسانی وڵاتانی ناوچەکە بە هەستێکی بەرپرسانەوە هەسوکەوت بکەن، دەتوانن لە ماوەیەکی کەمدا ڕیشەی ئەو دیاردە قیزەوەنە بسووتێنن کە گەورەترین زەرەر و خەساریشی بۆ هەمان خەڵک و وڵاتانی ناوچەکەیە و بەس. لێژنەی وتوێژکارەکانی کۆماری ئیسلامی ئەمریکا بە سەرپەرشتی عەباس عێراقچی و وێندی شەرمان جێگری وەزیرانی دەرەوەی هەردوو وڵات ڕۆژی دووشەمە 24 سەرماوەست سەبارەت بە بەرنامە ناوەکیەکەی کۆماری ئیسلامی لە شاری ژێنێڤ پایتەختی وڵاتی سویس چاوپێکەوتنیان ئەنجامدا. بەپێی راپۆرتی هەواڵنەری ئیسنا ئەو چاوپێکەوتنە لە چوارچێوەی وتوێژە ناوەکیەکانی کۆماری ئیسلامی گروپی 501 و لە دوای درێژکردنەوەی وتوێژەکان بۆ 7 مانگی دیکە و بە مەبەستی گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتگیر ئەنجامدراوە. بەپێی نووسراوی هەواڵنێریە ئەو وتوێژانە بە ناوەڕۆکی هەڵسەنگاندنی پێشنیار و باسەکانی ئاخرین دەوری وتوێژەکان لە ڤێن ئەنجام دەدرێت. راپۆرتی ئەوکارم ببینن. لێژنەی وتوێژکارەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا بە سەرپەرشتی عەباس عێراقچی و وێندی شەرمان جێگری وەزیرانی دەرەوەی هەردوو وڵات ڕۆژی دووشەمە 24 سەرماوەست سەبارەت بە بەرنامە ناوەکیەکەی کۆماری ئیسلامی لە شاری ژنەڤ پێتەختی وڵاتی سوئیس چاوپێکەوتنیان ئەنجامدا. بەپێی راپۆرتی هەواڵنێری ئیسنا ئەو چاوپێکەوتنە لە چوارچێوەی وتوێژە ناوەکیەکانی کۆماری ئیسلامی و گروپی 501 و لە دوای درێژکردنەوەی وتوێژەکان بۆ 7 مانگی دیکە و بە مەبەستی گەیشتن بە ڕێکەوتنێکی گشتگیر ئەنجام درراوە. بەپێی نووسراوەی ئەو هەواڵنێریە ئەو وتوێژانە بە ناوەڕۆکی هەڵسەنگاندنی پێشنیار و باسەکانی ئاخرین دەوری وتوێژەکان لە ڤێن ئەنجام دەدرێت. لە دوای درێژکردنەوەی وتوێژەکان تا ڕۆژی 10 پوشپەڕی 1394 هەتاوی بڕیاردرا لەو ماوەیەدا بەشێکی دیکە لە داراییە زەوتکراوەکانی کۆماری ئیسلامی ئازاد بکرێن. بەپێی نووسراوەی ئیسنا ئەمە بۆ یەکەم جارە کە وتوێژەکانی کۆماری ئیسلامی و گروپی 501 لە ئاستی جێگرەکان و بەبێ بەشداری بەرپرسانی لێژنەی وتوێژکار بەڕێوە دەچێت. لە لایەکی دیکەوە هەواڵنێری فەرەنسا لە زاری سەرچاوەیەکی دیپلۆماتکارەوە دەنووسێت کە لە وتوێژەکانی ڕۆژی چوارشەممەدا نوێنەرانی وڵاتانی 501 بەشدار دەبن. ئەمریکا، بریتانیا، رووسیا، فەرەنسا، چین و ئاڵمان ئەندامانی ئەو گروپن کە بە گروپی 501 ناسراوە. بەپێی و راپۆرتە هێلگای شمیت جێگری سیاسی بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئوروپا بەشداری وتوێژەکانی ڕۆژی چوارشەممە لە شاری ژەنێڤ دەبێت. پێشتر راپۆرتەکان باسییان لەوە دەکرد کە ئاستی بەرنامەی پیتاندنی ئۆرانیۆم لەلایەن کۆماری ئیسلامی
چۆنیەتی درێژەپێدانی چالاکیەکانی دامەزراوە ناوکیەکانی کۆماری ئیسلامی و هەروەها چۆنیەتی لابردنی گەمارۆ نێونەتەوەیەکانی دژی کۆماری ئیسلامی سەرەکیترین بابەتەکانی جێی ناکۆکی نێوان دوولایەنە. سەبارەت بەم باسە و بەپێی راپۆرتی هەواڵنێری ئێرنا، حەسەن ڕۆحانی سەرۆکۆمار ڕۆژی دووشەممە 24 سەرماوەست دەڵێت تاران لەگەڵ جیهاندا بە شێوازێکی منتقی و باش و توێژی کردووە. ڕۆحانی لە درێژەدا دەڵێت ڕۆژێک و توێژەکانی ئێمە بڵاو دەبێتەوە، هەموو خەڵکی جیهان ئەزانن کە لێژنەی و توێژکاری ئێمە چەندی هەوڵی داوە و سەختی کێشاوە بۆ و توێژکردن لەبەر ئەوەی ئەم و توێژانە زۆر دشوارە. ڕۆحانی بە ئاماژە بە باوەڕمەندی 100% خۆی بە لێژنەی و توێژکاری کۆماری ئیسلامی دەڵێت ئەندامانی لێژنە کەسانی کارزانن، خەڵکیش دەبێت باوەڕمەند بن پێیان. ڕێگای ئێمە دروستە و ئەم ڕێگایە درێژە ئەدەین، هەتا زۆرتر بچینە پێش بۆمان باشترە، بەڵام دەبێت ئاگاداری خۆمان بین. لە سەرەتای دەستپێکی و توێژە ناوکیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ ڕۆژاوادا لە دەوڵەتی ڕۆحانی، ئوسوڵگەرایانی تۆنداژۆ ڕەخنەی توندیان لە کارکردی تیمی و توێژکاری کۆماری ئیسلامی گرتووە. لەوانە ڕۆژی 23 پوشپەر بەشدارانی کۆبوونەوەی هێڵی سوور بە ئەدەبیاتێکی تۆنداژۆیانە هێرشیان کردە سەر تیمی و توێژکاری کۆماری ئیسلامی. ماوەیەک پێش ئەو ڕووداوەش ڕۆژی 13 گوڵان کۆبوونەوەیەکی هاوناو بە ناوی دلڤاپەسیم یان نیگەرانین بە بەشداری چەند نوێنەری ئەندامی جەبهەی پایەداری لە مەجلسی کۆماری ئیسلامی بەڕێوە چوو بوو. وەکو دوایین بڕگەم بەنامەیەمان و لا دوایین خولی و توێژەکانی ئەتۆمی لایەنی ئێرانی دەڵێت کەشوهەوای دانوستانەکان زۆر سوودمەند و ئەرێنی بووە، بەڵام بە پێچەوانەوە لایەنێک وەکو رووسیا و فەڕەنسا دەڵێن ناکۆکی زۆرە و دژوارە بگەنە ڕێکەوتن. ڕاستی ئەوەیە کە هەر یەک لە لایەنەکان لە ڕوانگەی خۆیانەوە دەڕوانە و توێژەکان و ئامانجێکی تایبەتیان لەو پرۆستە هەیە. بۆ وێنە ئێرانەکان لەلایەک کڕینی کاتیان پێویستە و لەلایەکی دیکەدایان هەبێت لە بەرامبەر کەمترین ئیمتیاز زۆرترین دەستکەوتەکانیان هەبێت. هەندێک لە کارناسان لەو باوەڕدان لەو ڕوانگەوە ئێرانەکان تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بوون، بە تایبەت ئەوەی کە بەشێک لە پارەکانیان ئازاد کراوە و جگە لە ڕاگررتنی پیتانی 20% ئیمتیازێکی ئەو تویان نەداوە و هەر کاتبیان هەبێت دەتوانن بە ئاسانی سانتریفیوژەکانیان بخەنەوە کار. لەم نێوانەدا لایەنێک وەکو ئەمریکایەکانیش پێیان وایە بە هەر شێوە توانیویانە ئێران ناچار بکەن کە واز لە پیتانی ئۆرانیۆم بێن و ئەوە بە دەستکەوت دەزان و هەر بەو پێش هیوادارن لە ئاکامدا بگەنە ڕێکەوتن کە هەڵبەدڕوونە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران زیاتر لە هەموو لایەنێک بە قازانجی دموکراتەکانی ئەمریکایە. بەڵام فەڕەنساویەکان کە دڵنیگەرانەکانیان لەگەڵ واشنگتۆن جیاوازرا زۆر باوردبینیەوە دەڕوانە و توێژەکان و تەنانەت ئامادە نین نەرمێکی مەترسیدار نیشانی کۆماری ئیسلامی بدەن. ئەڵمانەکان کە خاوەن پەیوەندێکی بەربڵاوی بازرگانین لەگەڵ تارانن بە هیوان هەرچی زووتر ئەو قەیرانە چارەسەر ببێت و بتوانن گەمارۆکان لابن تاڵۆ ڕێگایەوە بە قازانجی ئابووری خوازی خۆیان بگەن. رووسیەش ئەگەرچی لە زۆر بواردا هاوکار و پاڵپشتی ئێرانە، بەڵام ڕوونە کە بە هیچ شێوە کۆماری ئیسلامی ئەتۆمی پێقەبوڵ ناکرێت کە هۆکاری ئەمنیەتی تایبەت بەخۆی هەیە. لەم نێوانەدا سەی لەوەدایە کە بەوەتەی یەکێک لە نوێنەرانی مەجلیس شەشەمی تێچووی دەرهێنانی 1 کیلۆ ئۆرانیۆم لە کانزاکانی ئێران زیاتر لە $130، بەڵام کڕینی 1 کیلۆ کەیکی زردی ئۆرانیۆم لە بازاڕە جیهانیەکان تەنیا $20. ئەوە ڕاشکاوانە دەری دەخات کە کارەساتی بەرنامەی ئەتۆمی ئێران ئامانجێکی دیکەی لە پشتەوەیە. جا پرسیار ئەوەیە کە ئایا ئەمریکا و لایەنەکانی دیکە تاکەی دایان هەوێت مۆڵەت بە تاران بدەن. بەڵێ بینەرانی خۆشەویست بەرنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرا، هەر بژین با شادی و سەربەرزی.